دووبارە شەڕ و فەرتەنە لە نێو مۆدلەکان دەستی پێکرد. ئەمجارە زۆر جیاوازە، مەلەفی یەکتری ئاشکرا دەکەن، ڤیدیۆی سێکسی یەکتری بڵاو دەکەنەوە. سانا و ڕێژنە کێشەیان چییە؟ لەسەر چی پیا بۆ یەکتری دەژمێرن؟ ئێستا مۆدێلەکان بە تاتۆی سەرسینجیان دەناسرێنەوە، کاتی خۆی سینگ و مەمچی ئافرەت دەشادراوە، بەڵام ئێستا بۆتە جێگای یادگاری نووسین و وێنەی مار و دووپشتی لەسەر دەکرێ. ئایا ڕاستە دەڵێن زینە ئاراز جی کلاسی لەنا نەماوە لەیان سندۆتەوە؟ ئەو کەسێ چێە؟ جی کلاسەکەی لێ سندۆتەوە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی تەست بە ڤیدیۆکە بکەین، ساڵی نوێ لە هەموو لایەک پیرۆز دەکەین. ئەو ڤیدیۆ دەبێت یەکەمین ڤیدیۆمان لە ساڵی 2022. هیوادارین هەموو لایەک سەلامەت و دڵخۆش بن. واروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمین کەس بێ بابەتەکانمان ببینی. واروە سناپچاتەکەشمە ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی و هەروە ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی. سانا و ڕێژنە ئەو دوو کەسایەتی لەناو سۆشال میدیا دیارن، سەرەتا وەکو مۆدێل خۆیان بە خەڵک ناسان و تاوەکو ئێستاژ وەکو کاری مۆدلی دیارن، بەڵام ئێستا دەڵێن پێمان خۆشە وەکو بزنس ومانێک خەڵک ممان ناسێ لەبەرەوەی هەردووچیان دەستیان داوەتە بزنس. لە ئێستادا هەردووچیان خاوەنی دوکانی جلوبەرگن. وەرەوەها سانا خەڵکی شاری سلێمانیە نزیکەی 30 ساڵ لەبەرەوەها ڕێژنەش تەمەنی 24 بۆ 25 ساڵ لەبێتن. لە دوایین پۆستی ڕێژنە بۆ سانا چەندین وێنە و ڤیدیۆی نەشاوی سانای بڵاو کردەوە کە گوایە ئەو وێنە و ڤیدیۆیانە هی سانایە و باز دەوەش دەکاتن. چەند جار سانای مامی یوسف نامەی بۆ ناردۆ داوای ئەوەی لێ کردو کە ببنە هاوڕێ، هەرجارە و بە فێڵی شتێک، جارێک بە فێڵی حەدەسە، هەرجارە و بە فێڵی شتێک دەوێت بێتە هاوڕێی ڕێژنە. بەڵام ڕێژنە بازەوە دەکاتم من بە هەموو جۆرێک ڕەتم کردوتەوە و بەسە بەسیکە ئەوەندە باسی من مەکە. هەرجارە و بە شێوازێک باسم دەکەوە، هەرجارێک بە شێوازێک دێ پێشم. وەروەها بازەوە دەکا من وەکو تۆ بێ کەس و کار و بێخاوەن نیمە و ساناژە و لای جوابی دەداتەوە دەڵێ تۆ بێخاوەنی. ڕێژنە لە ئێستادا خوشکەکانی دیارن لە ناو سۆشال میدیا هەمومان دایان ناسین، کاردینە سپی و واروەها کریستاڵ ماوەیە لەگەڵ ئاوازدانەر هەڵکەوزایر گۆرانی دەوێت. دەتوانین بڵێن ڕێژنە لەگەڵ خێزانەکەی لە نێو سۆشال میدیا کەسانی دیارن. وەروە ساناش تەنها خۆی نییە و براکەشی ئۆڕگژەنە و ئەویش دیارە، بەڵام زیاتر لە خێزانەکەی سانا تەنها سانا دیارە. بەڵام سانا چەندین جار هێرشی کردوتە سەرە خاتونە، ئەو خاتونەش لە کۆتاییدا بێدەنجی شکاند و هاتە سەرخەت، چەند قسەی نەشاوی پێوت، بەڵام چەند ڤیدیۆیەکی نەشاوی بڵاو کردوتەوە کە گزارش لە سێکس دەکاتن. بەڵام ئێمە وەکو ستاف کلیل میدیا ڕێگە بە خۆمان نادەین کە ئەو جۆرە ڤیدیۆیانە بڵاو بکەینەوە، هەرچەندە دیاریژنە ئەو کەسەیە سانایە یاخودنا، بەڵام ئەو لە شولارە تاتوویەکی پەپولەی لەسرە، بەڵام تاوەکو ئێستا دیانی ئەو خاتونە سانەیە یاخودنا، بەڵام لەولاتریش سانا وێنەیەکی ڕێژنەی داناوە کە بەجلی نیم سەڕووتە، دەڵێ ئەمە لە مێرگەپانە، بەڵام ڕێژنە وێنەکەی ئاشکرا کردووتی ئەو وێنەیە من نیم. وەروەها ڕێژنە بازەوە دەکا کاتی خۆت بیردێتن دایانوت کچە قەڵەوەکەی بەختیاری بازاران تەزمیل تۆ خۆت ئاوا لێ کردووە، لە 5-6 ساڵ لە من گەورەتری و چەندین جار شوت کردووە، بۆچی باسی من دەکەی؟ بۆ هیچ کارێکم بەرامبەر تۆ نەکردووە. وەروە سانەش بازەوە دەکاتن دەڵێتن تۆ لە ئیش و کار لاسایی من دەکەیەوە، وەروەها لە فیلەر و بۆتۆکسیش لاسایی زینە ئاراز دەکەیەوە، بۆ هەمان شێوەی زینە ئاراز خۆت دەردەخەی. کاتێک خەڵک سێرت دەکا نازانی تۆ زینە ئاراسی یاخود ڕێژنە هێمنی، پێویستە تۆ خۆت بی. و من چوم دوکانی جلوبەرگم دانا پێش 6 مانگ پێشێستا، تۆش لەو 2 هەفتەی ڕابردوودا بە هەمان شێواز دوکانی جلوبەرگت دانا، تۆ لاسایی من دەکەیەوە، بەسە ئیتر واز لە ژیانم بێنە. هەردوو کەسایەتی دەڵێ واز لە یەکتری بێنن، بەڵام ئەو لەولا باسی دەکا و ئەویش لەولا باسی دەکا. وەروەها بابینن سەر تاتۆی سینگ و مەمچی مۆدێلەکان. لە ئێستادا هەر ئافرەتێک بینیمان تاتۆی لەسەر سینگ و مەمچیتی ئەوە دەتوانین بڵێن مۆدێلە، بەڵام زۆربەی کەسایەتیەکان
ئەو تاتوێ دەکەم نازانم هۆکاری مۆدل بوون ئەوەیە سەرەتا دەبی تاتوێک لەسەر سینگ و مەم کرد بکەی دەڵێن وای لێ هاتووە هەموو شەهر و ژیانی خۆیان لەسەر ئەو شوێنانە دەنووسن وەروەها وای لێ هاتووە وێنەی دوو پشک و مار و ئەو شتانە دەکەن هۆکارەکە چییە لەبەرچی ئەو تاتوێ دەکەن ئایا ئەوە یەکەمین قۆناغی بوون بە مۆدل بوونە تاوەکو خەڵک بتان ناسێ وەروەها سانا و ڕێژنەش چەندین پیاویان بۆ یەکتری ژماردۆ و ناوی چەندین کەسایەتی دێنن دەڵێن تۆ لەگەوەی ئاوات کردووە و لەگەرەوەی ئاوات کردووە ئایا توی خۆشەویست لەگەڵ ئەو ڕەئیەی هۆکاری بەشەڕهاتین ئەو دوو خاتونە چییە پارەیە یاخود پیاوە یاخود چییە و زۆربەی جاریش بازەوە دەکەن کە خۆشەویستی یەکتریان فڕاندووە هۆکارەکە ئەمانەیە و لە دوایانەش بینیمان بە هەمان شێوە مۆدل زینە ئاراز لە ئێستادا دەڵێ پێم خۆشەک و بزنس زمانێک بمناسن و لە ئێستادا تەمەنی 24 ساڵە زینە ئاراز لە ڤیدیۆیەک بازەوە دەکات لە ئێستادا جی کلاسی نەماوەڕەوە لە ناو سۆشیال میدیا نەکدانەوەیکی ئەگزا زۆری بەدوای خۆی داهینا وتیان ئەو جی کلاسیان لێستاندۆتەوە بەڵام زینە ئاراز دڵێ ئەم قسانە دوورە لە ڕاستی جی کلاس هەرهی خۆم بوو هیچ کەسێکی تر نەبووە لە ئێستادا من جی کلاسەکان فرۆشتەوە چارەیەکی نزمترم کڕوە بەڵام بۆ زۆر مرتاحترم دەچوومە شوێنێکدایان گوت جی کلاس وەرەوە بازۆ دەکات دایکیشم پێیوتم لەوەتی تۆ ئەو ئۆتۆمبیلت کڕیوە ئێمە هیچ دڵخۆشی خۆمان نەبینیوە بە مەهەندەلی لەسەر زار و زمانی خەڵچینی وەروها هیچ کاتێک مرتاحنینە بۆیە منش قسەی دایکمم نەشکاند و جی کلاسەکەم فرۆش ئێستا سیارەیەکی نزمترم کڕیوە وەروها پارچە ڤیدیۆیەکی بڵاو بووە زینە ئاراز لە خەستخانە داهاتە دەرێ بەڵام لە سۆشیال میدیا ئاوایانی سیبوو کە لە دیسکۆ دێتە دەرێ و سەرخۆشە وەروها زینە ئاراز ڕوونکردنەوەشی دەربارە ئەوەیدا وتی ئەمە خەستەخانە بوو گەرجوان سیر بکەن بەنالی لاستیق و بە بێجامە دێمە دەرەوە زۆر نەخۆش بووم ئەو شتانە دوورە لە ڕاستی ئایا بۆچی ئەو کەسایەتیانە نە سۆشیال میدیای دیارن دەتوانین بڵێن ئەو مۆدێلانە هۆکاری چییە بەینابین ئەوە بە گژ یەکتری دادێن یاخود یەکتری ڕسوا دەکەن و یەکتری ناشین دەکەن یاخود مۆزوعێکیان لەسەر دەتەقێتەوە ئایا ئەمە دەستی خۆیانی تێدایە ئایا بۆ لایکوڤی و کۆمنت ئاوا دەکەن یاخود بۆ بینەری زیاتر ئاوا دەکەن یاخود ئەمە تەنها شتێکی سروشتیە ئایا پێت باشە لە کوردستان مۆدل زیادی کردووە یاخود نا دووبارە زۆر سپاس بۆ سێنکردنەوەی ڤیدیۆکەمان ئەو پێتان خۆشە ئەمجار لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێرت بین نەچێت سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگ و لاکەشدا بگرێت بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینێ وەروەها سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری نوێترین کار و چالاکی ڕۆژانەمان بی هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا